بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک ملازم خدر عەبدوڵڵا دەباغ کە سەردەمانێک لە شۆڕشی ئەیلولدا بە تایبەتی لە تۆپخانەی شۆڕشی ئەیلولدا دەوری کاریگەری هەبووە و لە نزیکەوە سەرکردایەتی شۆڕشی ناسیوە لەگەلێک لە شەڕەکانە بەشداری کردووە. لەم بەرنامەیەدا زیاتر باسی ئەو چەکاناکەین کە لە شۆڕش و پێشمەرگە بەکاریان هێناوە ئەو چەکانشی کە بە دژی کورد بەکار هاتوون. کاک ملازم بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. سوپاس دەکەم کە لەگەڵمانای. ئەهلەن وسهلەن، گەلک بەخێر بێن. مەمنونم قوربان. ساڵی 1965 بۆ یەکەم جار تۆپی ئەوەی یاخود هاوەنی 81 ملیم بەکارهێنن. ئەوە لەکوێوە ئەو هاوەنەتان بۆ هاتبوو؟ ئەمە کۆمەرە زابتە ساڵی 65 ڕانیەی بوون. بەڵێ سار ئەو وەختانە بوو. بەڵێ بەرقێک کار لە گەرارەیەوە دەرێ زابتەکان هەموو بێنە گەرارەی. بەڵێ بەزەوەندە لۆ نا زۆر بوون زابتەکان. ئەمە ژمارەتان زۆر. بەڵێ هەتای ڕۆیشتی توینە گەرارەی گەیشتینە وێندرێ شەو بوو توینە بارەگای ئامرهێزی عوڵاغی پشدەری بوو دانین چاک و خۆشی و ڕێواستێکی زۆر دانرا بوو لێ دەستمان کرد بە ڕێواست خوارد درەنگ بووشەوە ماینەوە ئەوێ شەوێن تا نووسین نووست بینێ زوو هاتینە چادرێک لەوێن درێ بوو حرەسێکی و مام حارس بەرزانی بوو سندوقی لەکندادا بەس ئەوڵاغە پێی گوتی گوتی سیلاحەکمان لۆ هاتیە نازانین چیە لێ لە دوم گۆم نردیە ئەو سیلاحمان پێبرین چییە. هەستاین چوین کە چوین سندوق درێژکە سندوقەکەمان کردەوە تەماشام کرد لولە ئاسنەکە بۆڕی نامانە دەری گوتیەوە چی ئەوڵاغە ئەوەل کەس مقدم نافیز لێ بەڕێ زەمەراوە تابووین مقدم نافیز سەر و خۆی بادا نازانم عەبدوڕەحمان قازی بەڕەحمەت بێ لە پشتەوەی بوو ئەوش گوتیە من نازانم. پاشیوی نەوزاد خۆشناو بوو گوتی ئەمنی نازانم. خالی شەمسەدین نازانم. ئەم من ئاخر کەس بووم بە پشتەوە بە ساردێشەوە ئەڵڵا گوتی ئەدی ئەتوو گوتم پێ درم چییە وەڵا لولەکەم هینا دەرێ گوتم کا ئەوە سینیەچکی هەیە لەسەری دادم درێ کوڕە بیننەوە قاعدەی بینن قاعدەیان هێنا سەرم دانا تەواو گوتم نا ئەو پێچکە هەیە لەسەر پێچکەی دادم درێ کا پێچکە گەڕان سندوقەکە پێچکاش چەندانە پێچکشم لێ بەر دی تەواو گوتم نا ئێستا ئەوەکو دووربینی مۆجیهکێ ئەوەشی لەسەر دادم درێ ئاراز دەکە و دان تا قایشەی بینم دان تا قاویشیان هینا و مۆجیهمان لەسەرم دانا دی تەواو گوتم نامایە ئەو چییە گوتم ئەو مەسافەی کە تۆپی لۆ دەهاوی دەکرێتە زاویە دەدۆلەکێ دەدۆ ڕەمی پێدرێن ئەو دەدۆ لەمان دەوێت ئەوە لە چێ پێیادەمی تم چێ ئەوەی لۆ نردی بەرقەشی لۆ بنێرە ئەو پێت دەرێ ئەو دەدۆ لە لێشێ باش بەرقەی ڕۆ دوچین شەوی بەسەر داهات بە سعات 12 هات وتی هەستە لە خەوێ خەوێ هەستانم گوتم چییە وتی وەڵا دوای بەرقەکەی هاتیە دەرێ هەر سندوقێک نوسخەکی لەو دەدۆ لێ تێدایە سندوقی قومبلان هەستا با بچینە مەخزەنێکی باش چوین سندوقەکەم کردەوە فعلا کارتێکی ئەوەندەی دەدا بە ئینگلیزی تەواو وتی ئەودا ئەتوو نابی بڕۆن وتم لۆ وتی وەڵا ئەتوو بە معاون ئامرهێزی من لێرە لەگەرە من بە وڵات دەوم لێرە نابوو بۆنم نەکرد باشە لۆس بینێ دوو تۆپم وەرگرت و هاتمە ئۆرانیەی بێمەوە گەیشتمە ئۆرانیەی تەماشام کرد لەوێ مەسئولی مەنتیقە ملازم ڕەشی سندی بوو قاید فرقە بوو لە دووی ناردم گوتی ئەوە شەڕ گەرمە لە سەفین ئەتوو دەچی تم کاک ڕەشید ئەم پێشمەرگنیم ئەدی لۆ چی هاتیم خۆ لێ نهاتیم پادەمەوە ئەمما هاتیم بمە پێشمەرگە و شەڕێ بکەم دەچەم آخر خەتەرە و دەزانی و گوتم عەلا کول حال ئەوانی ناوێ من حازرم چم دەگوتی ئەوە دوو تۆپ و براغیان لۆ گرتین و دوو کەسیشی بەگەردام گوتی بڕۆنە هیرانی هیران دەورە درایە حکومەت دەوێ بیگری
لازم تار لەوێ یادی بەدا ڕەحمەتی لێ بمر زۆر مشەوەش بووە دانیتی تۆپاتێ بەرقەیرۆ مەلا مستەفای دەدایە زۆر لە سرگێت چەند بەرقەی لێدا دەرێ بە پەلا تۆپم لازم خدرم لۆ بنێرە ڕۆیشتین بەڵێ گەیشتینە هێرانە و کاغەزێکیم لازم تاری هات بەڵێ دەرێ کاکە بەخێر بێ فەودی سەر سەفینکەوە بگە کانی شیلان بە خەڕەکەی لە کانی شیلان بەڵێ باش چوین ئێوارە بگەیشتینەوێ گەیشتینەوێندە وەڵاگەر کاکتاری ماڵ باوەشێ کرد و ئەو ڕۆژە بکەمە بیرمان لێ دەکردەوە ئەو ڕۆیە بەڵێ ببینە زابط و بینە پێشمەرگە و بینە زابطی مەدفەعی و خزمەتی مەلا مستەفا شۆڕ پێ بکەین ئەوەدای ئەمەی ئەوە هاتە دی وەڵا ئەو شەوە خۆشمان ڕابوار بستمینێ زوو معسکەرێک لە غەربی سەفینە زەحفە لیوایەکی گەورە بەڵێ معسکەرێکی زۆر گەورەیە وتی خدر بیستمینێ من لەو لیوایی بدەین وڵا دنیا ڕۆناک بستمینەدان ماخوارد و چون خەریتەم پێ بوو تەماشای وەزعەکەم کرد تۆپەکە لەسەر کانیشیلاو ناگاتە ناو مەزگەر تۆپەکە مەدایەکەی مەدای کلاشنکۆفی بەڵێ 1800 متر دەڕوە ئەمە دەبین ئەوەندە نزیک بینەوە لە ناو ماسکەرەکەی مەسافەی 1800 متر 2 کیلۆمتر کەمتر یاڵا تۆپ دەگات بەڵێ وتمەوە تار ناگا گوتی مشکلەی نییە گوتم ئەگی گوتی سینە خوارێ بەرەوە ماسکەرەی ئەو وەک ئاوێنەی مێژ بچوو لێ تۆ دای دەگرن بە تۆپا بە قورئان پارچە پارچەمان دەکرد ناگۆتی خەمن نەبی تروی لە خۆمان وەردە پێچین و دەڕۆی فعلا ترومان لە خۆمان وەرد تا ڕۆیشتین گەیشتنە جێگایەکی ملائیم لە بۆ لێدانی ماسکەرەکەی باشە هەڵگرتنی ئەو تۆپە زەحمەت نەبوو ئەو نەخێر لەبوو پارچە 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 پارچەک لولەکە بوو پارچە قاعدە بوو پارچەک ئەوە پێچکەکانی بوو بەڵێ بەڵێ چێ پارچە بوو سەهل بوو وەڵی تر تۆپمان داناو دوو ئەوەی لەوێ بوو فارس باوەی بە ڕەحمەت بی بخۆ و جەماعەتی و پێمان گۆ ئەتۆ بڕۆ دەورەی ماسکەرەکەی بگرێکەمە بە تۆپان لێماندا ئەوانە دەردەپەڕۆن توش لێیاندا بەڵێ فعلا ئەو چوو وەڵی تر لێماندا لە ماسکەرەکەی فارشی لە ولایە کەوتە سیریان کارێکمان بۆ ماسکەری کرد هەر بەسەر وان بێ ئەوە جەنابی کاک مەسعودی لە کتێبەکەی لەوەی باز دەکات بەڵێ لكتاب البارزاني والحركة التحررية الكردية من الحق بيستوسيه بەڵێ دري بشوي شوا أو معسكري تيكتو درجان شوان بيجي كحركان نما بەڵێ أولوية أو معسكر من هو سركوت كير لوي تار قوتي خدر زهر أولي هيك ديكي بەڵێ أو تيا قوتي أوي ديكي لشقلاوي بانانوش بيدرن بەڵێ شو ده هاد رانكا والله يتر لوي بوينو بس بينا هاتين كوتين رأي دوبو سر شقلاوي بەڵێ ڕۆیشتین گەیشتینە سەر شقلا ئەوی شەو دیسانە کە خۆمان مات کلۆ بەیانی ماسکەرەکەمان داگر بە تۆپان ئەوێ ئاگری تێوەەر بوو مەزان مەخزینی بنزینی ئاگری گرت بوو بە دارێکی ئەو ماسکەرە هەموو بۆ ئاگر بەڵێ ئەودا ئای لەوەش کاک مەسعود باسی ئەوەش دەکا بەڵێ دەرێ ئاگری تێبەر بوو ماسکەرەکە زێڕوژیان بەس باسیم لازم خدر ناکە ئاباد نا بۆ مهم وڵایتی هەستام بەرقێکم لێدا بەڵێ جەنابی بەرزانی هەموو مەقەڕەکان فران معسکەری زیارەت و بارەنۆکیمان بێک کە قەسف کرد زەرەر و زیانێکی یەکدار زۆرمان پێگەیاندن و معسکەری بارەنۆش ئاگری تێبەر بوو ئەفراتێکی خۆشم نووسی بوو وإلى الأمام يا قائدا المقدام من نصر إلى نصر ومن قصف إلى قصف بەڵام دەفا خەنی بمە پێکەی کە ئەو بەرقەی وەردەگری گوتە سێ ڕۆژان بەرقەکەی نیشانی عالم دەدا وەرم تەماشای مەدفەعیی کردیە بەڵێ ئەوە یەکەم جار بوو مەدفەعی ئەوە یەکەم بەکارهێنن قەستی مەدفەعیە لە شۆڕش لە شۆڕش یەکەم قەست پێشتر بەکار نهاتوو نەبوو نەبوو نەبووە باش ئەو هاوانەتان لەکوێوە بۆ هاتوو لە ئێرانیەوە هات ئەمریکینەوەنەوە نییە چەکەکان نازانم بەڵێ ئەوەندەی زام لە ئێرانەوە دەبم تەبەنی عازی ئەمریکایە بەڵێ ئەی خۆیتی دامداتێ لە ئیسرائیلەوە دەینی لە جێدیکەی دەینی ئەمریکایە ڕۆخۆی دەکا بەڵێ مهم وڵا ئیتر دوو ڕۆژ سێ ڕۆژی پێچوو کاکتار و ملازم ڕەشیدیش هاتە وێندرێ بینیان ناخۆش بوو تێکچوو بەڵێ تێکتم تار گوتی خدر گوتم ما گوتی وتا ئەو بەرقێ لە دوو هاتی کوڕکیەتی وڵا وتا مەلا مستەفا بەرقەی ناردێ درێ ملازم خدر فەوری بگاتە گەڵانەی بەڵێ گوتمەوە چێ ڕۆژە بەرقی هاتی لۆ تازە پێم درێ یەکوتی خدر ئەتوو بڕۆی چێ ئەو شەی دەکا بە کەس ناکرێ مجبور بووم پێ بکەین نارێم ئێستاش ئەو هات
ثم كاك رشيد وتم كاك رشيد او برقي هاتيه قلت نسخه جو من هاتيه اما ناتي بله بلا مصطفى دري ورا دري ناتي حرات سبكم بله كم تعرف ورم ناداتي خمن النبي شو ده نفسي قلتي بلا بياني راس بوا بله امن دليك اللي قردن يرمي بروح حافظ يعني ببي برسي كاك رشيد رويش بله على كل رويشتم جيشت ما دستي قال علي او وقت انا ابو عسر جيبك لتنشتم راوستا ديتم كاك درسي لي اخواري برحمد بله يا اهلا وسهلا كاقدر وهاتي بخير بيك قلت ماري والله وتاخير بوي قلت والله ريك دوره يا ودماتي دانيا خيرات سواري او جبي ببرو قلت شي مساله قلت جماعات كاتينا درين دوري توبي من هي لتاراني بابي شمدري او دوره بيم لازم خديني ناكري اما وياك حتى انتظاري تو دكن سر امري باب خيرات سوار ببرو باش والله فعلا سوار ببرو اشتم شو دوري تاراني شونه تاران؟ شونه تاران بله چند کس بود که چون؟ هشت بوين 8 کس 8 کس چه بود؟ نبی من غير دور مري بله مصطفى رشوق حال كي دور مري مام علي مصطفى او انا صار برزانينا ضابطه كان بكر عبد الكريم بله امن اود ونوزات خوشنا وخالد شمس الدين بله او انجا ضابط صار ضابطه وصار برزاني بله يا دور كمان تواو كردو هاوني او داري سطو بزميلي ماندا بله سطو بزميلي تحفه لبو او شريمه او سالی چنه؟ او سالی 65 65 بله بله والله ما كي دورة كمان تواكر هاتي نوا كاقديز هات بخيرات نوي كرين خو عافيك قلت كاك خدر قلت مبرش تكتب في بريم تنفرموا قلت والله كاك لو شيء برقش او هذا اللي داي بله يا قلت اخر اتوقع اللي دا دري ورا ابجو او برقي اللي دا دري هراتي تخو معقوله كرمان بتيك نقول جاي من تم باش على بله ما كانش ما ينوى طب كان من هنا ايش شنو حاجه مران بس بيني ملا مصطفى فرموي جماعتي طوبي بيه بله والله تشوني خدمتي اول زعلة اسمه خدمة ملا مصطفى دانشتين قلت او طوبانا كونو تشوتينيا والله او طوبي هاونو قلت ايرو شندر دروا ايرو او قردي دروا قلت يا واندا قلت ماري والله تو انا دران كلا من بيان قلت ما طوبي كورد الدنيا وبعمل سدي او بله تم ازمني اوي بكشي مدي اوي طوبي جورا بكلشي منايا طوبي جورا دبيل جوريك رايش شيء لزاد ديبي اما نزاد دماني انا لو ريماني طوبي جورا تسليكين او بس يورا غندر والو هم لو تكشاخج شندر من دويلي دي بله بوي توزك او ابو بيخوش بو سانا باشا او توبخانەکەی ئێوە شوێنێکی دیاریکراوتان هەبوو یاخود گەڕۆک بوون هاتن و ئەچوون و گەڕان بەسەر جەبهەکانە نخير او توبانا لدم ربارة داندرا بله اما لدم ربارة اللي كنتو بكان دانش شو مقرا كمان هر او ابو جهتنا بله والله يتر امن جماعتهم دان اللي كانوا خوم كوكر دوا روجي تدريب بيدا كردن كاك بكرو نوزات خوشنا وملازم خالديش لمن جابوا نوا بله امن يام بديش دان زانيه من توزك متفوق من الاشتكي حزيان ينبو من الداحت يقول كان او قابليه كان نبو بله هذا البر حزيان نذكر من الداحت يقول بديان يشتو كيف تنظر ام بكم من هناك والله يتر او او ناکۆچیە بۆچی هەبوو لە بینی ئێوە ینی هۆکارێکە بوو قابلية بوو ینی مەسەلاوە بوو او قابلية يعني نبو علم الشان نبو بله بيان نذكره فعلا فاشل يشبون ليش بله كاقديش هاد سرداني كردين وتماشاي وزاكي كردو هم يديتو لك ما حتى صحفيت شي اللي قربوا لوموندي فرنسي سام رسمي شي قرتين او عثمان امدز نكوتو انا اون باجبون بله والله يتردوري في خوش بو ذاك توي بله سام روجي بيتو كان كاه توبا كان توزيع بني وشندري كاك روانزي دقرين علي بجي دقرين روانزي عزل دقرين بله والله لو باشتر نابي بەڵام دەنابی مەلا مستەفا کە چوونە خزمەتی گوتی ئێکەچی لە بینی خۆتان هەر بژێرن ببتە ڕئیس کاک خالید و ملازم نەوزاد گوتیان کاک بەکر وا دیار بوو مەلا مستەفا ئەوەی پێخۆش نەبوون لە حەقەتدا حەدی دەکرد ئەمن دانیە بەڵام ئەوان ئیلحاحیان کرد قسەم نەکرد گوت با کاک بەکر باش کاک بەکر بۆ ڕئیس کە بۆ ڕئیس پاش چەند ڕۆژیش تۆپەکان تەوزیع کرا لە 2 ملینار وتی وەرە ماوە تۆپەکان دەبینی ڕەوانزیە تو چەندرت دەوێت چم دیتێ بریم چەندنم دەوێت ئەمن تام بان کرد ئەمن چم دیتێ سدەزان
وتي هدفەکان فلان 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 وتم چیە تو لۆم دادنی دانی بکەیف وتی ئەوە ڕەبایەکانی سەر چای کوڕەکم لۆ دانا ئاسێترین پیشترین و حەساسترین جێگە باش کاک براقمان بار کرد بڕۆ قافلە تقریبا 30 وراق بە قومبلە و بە ئەدەوات و بە 2 تۆپەوە لۆ چای کوڕک شەومان بەسەردا ها تاریکی شەونەوە ئەو چەم و بەردەران و تاریک و ناخۆش بازابێکی زۆر گەیشتی نەبێ کاکە تەماشا دەکەم چ تەماشاکەم 3 هێلانە ئاجی لەغڵق لەسەر چای کوڕک لەو تاقە ئاسمانن داتوەرە لێیدا فکرم کردەوە گوتم ئستا چ بریم لێی نادەم حیاو ناموسڵمان دەچی لێی دەدەم ئەمەلی گیان نیهائیەن هەرچی ڕازاب دڵسەدی ئەم ئەسکانە هەیە و لێرەیە ئەوەڵ قوملێژە منتەقینم ئاگر دێتە دەرێ و دەمبینی زاوەڕە خۆ ڕزگارکە ئەلا کون لەو سنگ و بینی بووم تۆپەکەم دانا بەرام ئەڕبیک مام عەلی مستێ بەرزانیەکە هات لەگەر مام بوو بە عومەراغە بەخۆ بدەماعەتەوە لەگەر منە گوتی کاک دەرگوتم بەرێ گوتی ئەوە ئەتولۆ بە کیلۆمەتر ئەمە بەرەو مردنەوە دەبەی گوتم لۆ گوتی و کوڵ تۆپە بەو هێلانە ئاجی لەغڵقەی دەکەوی مام عەلی ئەویان لۆمەدانە چ بکەین یانی لێ نەدەین کەواتە چالاشەکەتان کردەوە چالاشەکەتان کرد بەڵێ دەکەم عومەراغا هات باشە گوتی ئەو ڕئیسیان بوو گوتی کاک ئەوە لێ دەدرێ گوتم وەڵڵاهی ناوی خۆی لێ دەنگین لێ دەین ئەو جا لێی دەدەین لی نادەین نازانم احتیمالی لێش نەدەین بەڵام ئەوەندەت پێ دەرێم ئەگەر لێمان نەدا نە ئەمن نە ئەتونە ئەو جەماعەتە و هیچ ئەسرمان نامینی ئەو بزانە گوتی ئەوها گوتم گوتی ئەو جا ئەتو دەرێ چی وەڵڵاهی ئەم دەرم یەک جاری دەمرم لێی دەدەم ئەجەلم لێرە هاتپی ئەوە لێرە دەم ئەگەر جێگشتم نهاتپی نامپرم ئەم لەوی دەدەم باشە تو دەرێ چی گوتی ئەمەش لەگەرە تو بەجاڵ فعلا ئەو وەختانە بەعسێ نایە خۆم لێ ناقم لە ڕۆیی کاکە بەدافی وا هات وا قرێشقی باران بەڵام ئەوەندەی باش بوو کابران نەزان بوو تۆپەکانی دوو ڕۆی وردەوردەوەتان یەجیزە کردەوە لە ما وەختی دەویست ئەمن ئیسفادەم لەو وەختەی کرد قوملەی سێم لە ناو ڕەبیەکەیدا وەڵا ڕەبیە تەقی تۆپەکانی وانجی ڕاوەستا وەڵا ڕاوەستا ئیتر تۆپەکەەوە کەمە ڕەبیەکەمان لێدا تا فلتونامان کرد لە ڕەباکانی دیکە شمدا هەرچی ڕەبیەکە لێماندان خۆتیان کرد ئاگام لێ نییە مەلا مستەفاش هاتیە لە چای زۆزەک ئەو بەرامبەری ئەو وەزایە دەیوە چی لەوە نێرێ دێ وڵاوم لازم کردرا هەنجینەوە لازم کردر تۆ ناوم یەک ئەوە چڕێک ئەمە ئەوانی دی هیچیان ناجیان نەبوون کەواتە ڕەواندز و گەری عەلی بەگۆوانە هین نەبوو ناجیان نەبوو ناجیان نەبوو نەخێر نەودات تۆپەکەی هەر بەجێ هێشت هەرات ڕۆوی خۆی لە پەنایان شاردەوە تۆپی لە ناو گوندی ئاکۆیان بەجێ هێشت حکومەت عێراقی زانی تۆپەکە لێ ئەو گوندەیدا بەرتۆپان وێرانی کرد کەس قەڵقەکی زۆری لە کوژرا بریندارکردن باشە کاک ملازم تۆپخانەی شۆڕش هینی هەبوو بەرپرسێکی تایبەتی هەموو تۆپخانەکە نەبوو تازە هاتوون شتەکە نوێ بوو نەبوو لەبەرەوەی نوێ بوو تازە هاتوو ئەوەمان نەبوو ئەلاسا کاک عەبدولکەریمە کێیە عەبدولکەریم بەکر عەبدولکەریم کاک بەکر بەکر عەبدولکەریم حەوێزی ئەوە زابطێکی کۆنە لە گەرمەلا مستەفای ئیتیحاقی بە شۆڕشنوی ئەو مەهاباد کرد حکومەتی مەهابادی ئەو وەختی بوو بێتاقەت بوو اختیار بوو بۆ قابلیەتی نەبوو تەنانکە برایش ئازا و بەدەسەڵات بوو لە حەقەتدا بەڵام پیر و بێتاقەت ببوو ئیشەکەی لۆ نەدەکرا ئەو بوو مەسەلەکە دەنا ئەگەر ئەوی دانا ئەو شارەزا و زانا بایە شەکە سەری دەگرت بێتاقەت بوو معلوماتی نەمابوو شیعیەکان دەوریان هەبوو لەوێ شیعیەکان بەشدارییان کرد پێشمەرگە شیعیەکان بەڵێ على ئەساس قووەی شیعیەکان بە قیادەی فاخر مێرگەسۆری بدوم کا کوڕەکی بگری لەوێ لۆ سەرگەری بڕوا و گەریب عەزلکەن بەڵام ئەوان کە ڕۆیشتن ئەو کوڕەکیان لەگەر بوو ملازم ڕیاز عەرەب بوو گولەی پێکەوت چاوێکی بریندار بوو لەوەی شیعیەکان سارد بوون و هجوومەکان نەکرد
ئەی ڕێز بەکرد بۆچی گیرە بۆچی ڕێز بەکریان کرد تۆپەکەی نەزانی بتەقێنی بەڵێ دەیتەقان کەس نازانین گولشتەوەجی ئەوڵاغش گوتی کاکە بڕۆ تۆپەکەی بدێ بێ لە زاتی شوعەکان دەینم بە ئەوان بەکاری بین تۆڕە بوو کاک بکرد بەڵێ کە تۆڕە بوو لیان بۆ ناخۆشی لە بەروی ئەوڵاغ بە 10 ساڵتر بوو لەوی ئامرێزە بەڵێ گرتی و حەبسی کرد دەری کرد لەسەر تۆپەکە بەڵێ لەبەر ئەوی دوای بەریان نایە هەر تەواوازیێنە یا چی کرد ئەوازی ناتر خلاص نەگەڕاوە داچ سەر تۆ پێی نەدەکرایشەکە قابلێت ئەوەی نەبوو یختیار ببوو بێتاقەت ببوو سال نەبوو شەکە بەڵێ قرس جارێک شتێکی مێژوویە حەزەکەم بۆ مامباسکەی میر کامەران بەدرخانە بینی چۆنە بینی کامەران بەدرخان جا لەوێ کە نەجیراگەلی بەڵێ پێشمەرگە زۆر شەهید بوون لە حقەت داهزومیان کرد لەسەر ڕەبیەکان مهم ئەمە بارمان کرد گەڕاینەوە بەڵێ لۆ لای گەڵاڵی تۆ وەکم کاکی دریچی بە ڕەحمەت بێ گوتم کاکی دریچ ئەودا ئەمە چه بکەین گوتی بابم ئەوە لە ڕانیە ئەتو دەچێکن بابم بەڵێ باردۆکی بڕۆ بارمان کرد و ڕۆیشت چینە لای ڕانی دۆری عەباساغی بوو مەلا مستەفا بەڵێ ڕۆیشتی نیوڕۆ بوو گەیشتینە ڕژی کەریانی پێدرێن وها باغی جوندیان ماری لێوێ بوو قۆناغ بوو لێوێ نیوڕۆ بوو ئەمە ژماندی بووین دامانداوێندرێ لانی نیوڕۆوێ بخۆین تەماشام کرد کاکە زەڵامەکی سۆرس پیچێک چقی پڕ سواری ئەسپەکی مەلا مستەفای بووە حیمای مەلا مستەفای لە دەورەنە ئەو چاوام ناناسم کێ وڵا هات نزیک بۆ لە حرزەکانم پرچ وتم و کێیە جا ناناسم ناوەڵە جان ئەوە کامێران بەدرخانە الحەمدلله ئەمن ئەو نامبانگەم لە مێژە بیستی وەڵی چاو دیتم وڵا هاتە خوارێ و دانیشت چم سەلامم لێ کرد و تەعارفم لەگەر کرد و یاخۆ بە خێربەی کاکە دکتۆر وتی ئەتو چێ گوتم لازم خودم پێ دەرێم گوتی چێوە دەچی گوتم دەستمە خزمەت مەلا مستەفای گوتی لۆ گوتم تۆپمان پێ دەچینەوێ گوتی ئەوە بوو مەلا مستەفا بە منی گوتم دەڕۆم گوتی مەڕۆ لێرە بە سبەینە جەماعەتێکی تۆپە مێدێن ئەو چادرانی مەعسکەری ڕانی هەموو بە ئاسمانێ دەخەن وەرە چاول لێبی ئەمنیش پێم گوتم مەلا مستەفا چادری بە ئاسمانی بەکەرچی من نا ئەو قەلەمە بەکەرچی من لێ ئەوە مهمە ڕاز دەکا ئەو قەلەمە ئەساسی هەموو مشکلی کوردە هەموو مشکلی کورد لەو قەلەمەوە حەل دەبی بە تۆپت بخانە بچێکی حەل نابی گوتی گوتم دەڕۆم وەڵا گوتم دەڕستمەکی بگرین گوتی باشە کامیرەم پێ بۆ ڕستم مانگرت وەڵا ڕستم کە مانگرت گوتی بەڵام ئەو ڕستمی براوم مەکەوە گوتم باش جا حەزەکەی لێرە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک ملازم خدر پێشمەرگەی دێرینی شۆڕشی ئەیلول کاک ملازم جارێک جەماعەتی جەلالیەکان نامەیەکە بۆ نووسن و داوا لێکن تەسلیم بیتەوە چۆن بوو لە ڕێگەی کێوە چۆن ئەوە پەیوەندیان پێوە کردی برادەرت بوون یاچی هۆکاریشی بوو کاکە ئەوە کە شەڕی مەلایی و جەلالی دەستی پێ کرد ئەوانە چیان کردیە چەند مەسئولی هەنا ناوی هەموو مەسئولەکان هەر یەکە کاغەزێکیان بە ناوی مەکتەبی سیاسەتەوە شێن لە ناوانە ئەمن کاک ملازم بە زووترین کات بە خۆت و جەماعەت و تۆپەکەت خۆت تەسمیلی معسکەری ڕانیەیکە ختم مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کورد جەماعەتی بەری دەیکەنەوە ئەوە غاد دەدەن دۆکن کاک دیلی دانە خدرچ دەکە کاک دیش کە چایی بە کاغەزی دەکە ئاگری دەگری والله لازم تا هەر لەوێ دوژێرامەوە وی بڕۆم بێکوژن هەتا هەر نهاتیە گوتم کاک دیش ڕاوەستە چی مەسەلە گرو گوتی وە دەستە خۆی تەسمیلی معسکەر دەکە تم ئەو شەوانیە ڕاوەست گوتی لەو ئەسنای کاغەزی دیکە چەند کاغەزی دیکە تقریبا 15 کاغەزی شێ لەو ناوەیلۆ کاکی دریشی دەبن هەر یەکە بە عینی بەزە کە چاوی بە کاغەزەکان دەکەوی چاوم کەتنم نەکرد دەزانی مەسەلەی کە درۆوەیە ئەوە لۆ ئەوەم بکوژە هەر لۆێ بوو ئەمە بە کوشتن دەن لۆ کتابەکە کاک ملازم یەکێ لە شەڕە گەورەکان شەڕی هەندرێنە بەڵێ لە هەندرێنەوە دەورتان هەبوو نا دەورتان نەبوو ئەمن لەگەر نەبوون لەو وەختی ئەم لە کوڕک بوو لە کۆڕک بوو شەڕی هەندرێن ئەمن لە کوڕک بووم بەڵێ بەس وەکو کەسێکی عسکەری کە بیست بێتت چۆن کراوە شەڕە کێ بەشداری تیا کرد شوعیەکان کێ دەوری گەورەی تیابینی
دەورەکان زابتی باشیان نەبوو بەڵێ ئەوانەیە لە کێرگمانە سەلیم فەخری ڕای دڵکۆن کەمان نەعمان بوو بەڵێ کازم مەتەر بوو بەکاش خۆم برێم ملازم نەعمان ئەلوان کە بوو ملازم خدر ئەویش ناوی خۆی مەشهور کرده بوو بەڵێ ئەو ملازم ڕاضە بوو زابتی زۆریان نەکرد بوو جەماعەتی زۆر چاکیان نەکرد بوو بەڵێ ئەودا ئەوان ئەلعەساد دەپەی هەندرێندا بوو شوعیەکان ئەوان مەچول بوونەی محافظەی بکەن دەرکەی منطقەی باڵەکاتیەیە بەڵێ ئاگایان لێ نییە دەی شاکر و خۆی سەرکەوتی شتان بێتەقە بەڵام مستەفا زۆر تووڕ بانگی کردن تی ئەمن ئەو جەپەم دایتەنگۆنگم محافظەی کەن بێتەقە تەسمیلتان کرد دەمەوێت ئەو چای بە هەر شێوەیەک بگرنەوە نەیگرنەوە ئەم دێتان خوبر ناکەم بەڵێ ئەوان چ بکەن محریزن بەڵام مستەفا ئەوم قووەت و ئیمکانیەت و پارە و ئەوی دانی و دەپەی دانی و دەپەی ژۆها بە بێتەقە تەسمیلکەن هەتان لەبینی خوان ڕێک کوتنیشێکی زۆر مردانە و پیاوانیان کرد جەماعەتێکی فیدایی لەسەری هەندرێنەوەڕا بچن لۆ یەکەم ڕەبیە فعلا چون لۆ یەکەم ڕەبیە لێیاندا ڕەبیە گیرا و هەراتن جوندەکان بەو شێوەی بە دویان کەوتن لە چاوە لۆ خوارێ هەتا خوارێ معسکەر خۆی نەگرت و هەرات و تەسمیل ئەو هەبوو مەسلەکە بەڵێ گەرباسی کەسایەتیەک بکەین کاوی شەر کەسێکی عسکەری بۆ لە ناو شۆڕشە عەزیز زەخراوی عەزیز زەخراوی دەوری چی بوو؟ والله عەزیز زەخراوی کابرایەکی کورد پەروەرێکی ساف سادە بوو بەڵێ زۆر پاک بوو بەڵێ بەڵام برێم اختصاسێک و ئیشێکی معەنی هەبی تیشی معەنی نەبوو ئەی لە پلێ عسکەریە خۆ ئەویش ینی خۆی زابتی مەدفەعی بوو لە ئەسڵ بەڵێ بەس نازانم دو خۆی حەزی نەدەکرد قوات وەرگری دو خۆی مهم هەر چیشێکی وای نەبوو لە ساڵی هەفتا کە گفتوگۆ کرا لەگەڵ حکوومەتە بەڵێ ئیترەوە بۆ ماوەی ئەو 4 ساڵە خۆشەڕ نەمابوو نا جەنابتان ئەوانەی عسکەریەکانەوە ئەنە عسکەریەکانی ناو شۆڕش چیتان کرد لەکوێ بوون دەورتان چی بوو؟ ئەو وەختە زیشتی بێ ڕکوت هیچ لە گۆڕە نەبوو بەڵێ دیسڕاحەت پارماندا بوو پاردانەوە بوو بەس بەڵێ هەتا هەفتا و چار دووبارە بە خۆ کەوتینەوە بەڵێ جیاوازی ساڵی 74 جیاوازیەکە چی بوو لەگەڵ شەڕەکانی پێشتر؟ فەرقی زۆر زۆر بوو بەڵێ هەتا پێش جاندێ ئازاد بە قوترین تۆپ هاونی 120 میلیۆن بوو بەڵێ لە 74 تۆپەچیان لاینێ ئێرانیە 175 میلیم وەزنی قومبلەکەی 6 کیلۆ بوو ئەو چون لە معسکەری قەڵات زێماندا بوو بەڵێ ئەنواع و ئەشکال تۆپات تۆپی 120 میلیم قەوچ بەڵێ تۆپی 25 ڕەتڵ تۆپی 152 میلیم مەیدان بەڵێ ئەوان بە تۆپەکی یەکدار زۆر هات لە حەقەتدا یعنی بە تەواوی وەختی وەکو حکومەت وا بووین بەڵێ باشە ئەو تۆپانە پێویستیان بە دەورە نەبوو بۆ ئەوەی فێر ببن کێ بەکاری هێناوە دەورات دەچوون لە ئێرانی فێر دەبوون و داهاتەوە بەڵام تۆ بۆ خۆت یەک جار بەشداری و کرد لە دەورە لە دەرەوە یەک جار بەشداری و کرد ئەمن لە دەورەی یەک جار یەک جار بەڵێ ئێستا کە ساری 74 بیدایەت شەڕەکەی چوومە جوندیان بەڵێ لەوێ فەرەنسۆ لەوێ بوو تەماشام کرد تۆپەک لەوێ ڕاگیرا تەماشای تۆپەکەم کرد 122 میلیم قەوس رووسیە ئەمن شارەزای تاوە مێرە سەر ئەو تۆپەی پێی نابێتمە دەورەی دەورەم لۆچیان بەڵێ وەڵایەتێ فەرەنسۆ گوتی خدر عیلاجێکی بەو تۆپەی بکەین گوتم زۆر باشە بەڵێ گوتم ئەمن پێی لە معسکەری سپیلک دەدەم گوت لێی دەدەی لە سپیلە گوتم لێمان بوویتە شێوە ناوێرین چی لەگەر بکەین چونکە سپیلێک جێگاکەی برندە مسەیترە سەر منتیقەیە لە هیچ لایەن چوو مەجالێک وای نییە کە لێ بدریا بگیرێ خەریتەم دەری نا تەماشام کرد زابتەشی دیکەشم لەگەر بوو لێوێندەرێ ئەنوەر مسریان پێدەگۆ قەچ سولەیمانییە تەمان وەروەرە تەماشایکەن ئەوە سپیل کە فەرموومە لە شێوە ئەو تۆپەی بم لێدەین بگەڕێ بسوورە یەک جێگا هەبوو گوندی ڕێزانۆکە لەکن مێرگە سووارێ ئەو تۆپە دەستەوێ لەوێ بە ئاخری مەدای ئەمنیش دەمەڕە سەد دەستمە سەر چای کوڕک لەوێوە لێ دەدەین و ئیلا بە هیچ حاڵەتێکی دیکە لێ نادە تەواو
حرەکەمان کرد تۆ بلۆ ڕێزانەوە چۆڕەوەی ئەمن دۆ سەرچیا کوڕک ڕۆیشتم بەڵێ سەر کوڕک لە بۆ معسکەرەکەی 15 کیلومتر مەدای کە من ڕسیدی سەر 15 کیلومتریم دەکرد وەڵا وەختەچی گەیشتی نەوێندرێ هەلاو ئەنوەر جوابی نییە دەنگمان ناگاتەیەک بەڵێ لە بینمان دەنگێک پێیا بوو حالی دۆڵەمەری بوو ئەو حالیەی کە لە گەرمە هاتو بۆ دەورەی حالی چۆنی تاچی وتم حالی ئەو دەنگەیمە بگەینە ئەوەی دیکە ئیوانجی بگەینە مەگوت زۆر باش ئەو بۆ حەلقی وەسڵ دەنگەکانی گاندینە یەک وتم لێدە وەڵا تۆ هات تۆ لە چێ بەعاردی کەوت لە نزیک خەلیفانی بەعاردی کەوت من لۆسپیلکم داوا کردێ وەلۆ تۆیە زانیم غەرەتی کردێ وتم خەعالی پێی برێ خێرا تۆپەکەی بکاتە سەفر یەک شقاو لولەکەی سۆڕەنگی لە بۆ دەستە ڕاتێ وەڵا فعلا پێی گوت جوڕان بووی قم لەی دێکە هات ڕۆی لە بۆ معسکەر وەڵا قم لە تۆ ناو معسکەر تەماشام کرد بە دوو بەتەریەی 130 میلیم لێ دەستیان کرد بەڕەمی لای تۆپەکەی هەر بەتەریە 6 تۆپ دوانزە تۆپ بە یەکداریدا وەڵا یاکم لێ بدە سەر بەتەریە یەکەم بەناو بەتەریەکەی کەوت ئەو ڕاوەستا قملەی دووەم چووە ناو ئەمباری قمبلان دێ ئەمباری قمبلیاندانە قمبلە ئاگری کرد ئەوی دیکەمە تۆپەکم لێ ناوەندا ئەوانژ خۆتیان کرد ئەمباری وانژی ئاگری کرد دوو ئەمباری قمبلەی پڕ سێ شەو سێ ڕۆژ کاکاو ئەو قمبلانە تەقینەوە ئەو ئەمبارەی ئەنواعی قمبلە دوخان میهداد فسفۆر تەنویر ئەو تارنەوە قمبلە بوو هەر تاریان پڕ کرد بوو چوومەدا لەبێ منتیقەی حیات دان نابوو دەیانزانی پێشمەرگە دەستی ناگاتە وێندەرێ دوورە لەبەر ئەوەی بەخازی شتی زۆر زۆریان لە وێندەرێ دانابوو هەمووی ئاگری گرت و سووتا ئالوێ من ئەو حالیمان باشە ئەو تۆپخانەکانی شۆڕش تەنها لە منتیقەی سەرکردایەتی بوون یاخود لە جەپەکانی تریش هەبوون لە سلێمانی زۆری جەپەکان هەبوو مەسەلا هەر لەو وەختیدا عمر عوسمان هەبوو خەچی مێرگە سۆرەیە ساڵی حەفتا و چاب شەڕ نەوەکی زۆر مرەکەز و بەقووەت بوو حکوومەتی عێراقی قووانکی خۆی خر کرد بۆ لە بۆ دوو جەپان جەپەی گەری بێشە جەپەی دۆڵ ئاکۆ و کاڕۆخی ئەودا ئەمن کە کەوت من جەپەی کاڕۆخی بەرامبەر ئەو هەموو جێشە دەڕارەوە ئەو هەموو جێشەی عمر عوسمانیش لە منتیقەی بێشێ بوو ئەویش بە تۆپی دەورێکی زۆر پیاوانە و باڵای دیت و زەرباکی زۆری لە حکوومەتدا بەڵام من نەمهێش دێشەکە بێتە پێشی نهاییەن بە جارێکی جەپەی من خۆتیان کرد ئەوەندەی مابوون ناندەوێرا لەسەر ئاردی بڕۆن ئەوەندەی کە تۆ بزانی لە ساڵی هەفتا و چوارە شۆڕش چەند تۆپی هەبوو تۆپ بە ژمارە والله نازانم نازانی بەس تقریبا چەنە بوو ینی مەسەلەن وڵام بریم دەوری 50 تۆپ 50 تۆپ دەوری 50 تۆپ بەڵێ باشە ئەوانەی کە بەکاریانە هێنا هەمووی پێشمەرگی خۆمان بوون کورد بوون یاخود خەڵکی دەرەوە ژەهات یارمەتیتان بە ئی خۆمان بوون خەڵکی دەرەوەش داهات خەڵکی دەرەوە ژەهات لەو جەپەی دەرێم کاڕۆخی لە مانگی 12 بەفر هەتا ناو قەدێ باریە کاگیریز بڕخەشی ناردرێ کاکە دەر ئەو جەماعەتی ئێرانیم لە بۆ ناردی جەماعەتی مەدفەعی هات بەناو بەفرێدا ڕۆیشتین بەسەر کاڕۆخیدا ڕۆیشتین لە بۆ سەر دۆری عەباساغی لەوێ ئەوان ئەو معسکرانیان دابەر تۆپان زەرەر و زیانشی جار زۆریان لێدان ئێرانیەکان بەڵێ هەرێ وەڵا زەری زۆریان لێدان بەکار چۆن برێم پاشی هەنجینێ چوینە قەڵاتزێ ئەو 175 میلیمە لە حدودی قەڵاتزێدا لە معسکەری قەڵاتزێمان پێدا ئەو شێر ئێرانی بوو باشە چالاکیشی گەورە کە ئێوە کردوتانەوە زۆر جار باسیەکرێ ئەوەی تێکشکانی دوو هەلیکۆپتەرە بەڵێ ئەوە لەکوێ بوو کەی بوو ساڵی چەند ئاوار هەفتا و چوارە هەفتا و چار بەڵێ کاکەوەکو عەرزم کردی ئەمن لە چیای ماکۆ کەجیرە لە دۆری عەباساغی دەزانین دۆری عەباساغی وردە وردە جێیش بەدووامان هەر ئەمە هەراتین تۆپەکی 25 ڕەتڵمان پێ ئەو تۆپەمان بە تراکتەری لە دوو خۆمان ڕاکێشە هەتا پشتی پرینگان لە پشتی پرینگان دادەنەما تۆپ ئاسی تۆپ ئەمن بەسەر کەوتم لۆ چیایی مسەیتر بووم لە ڕەسەد ئەو منتیقەی ببینم کوڕێکی زۆر ڕێک و پێک و قارەمان بە ناوی زیرەک لەسەر تۆپەکەی بوو بەخۆ بە جەماعەتەکەیەوە زۆر وریا و مەردانە بوو وەڵای تر ئەمە بەو تۆپەی ئەو جێشەمان داگرت لە حەد جێگایەک و معسکەرێکی هەبوو تەواو بێزارمان کردن بە عسکەرات لەسەر ئەردی نەما دوورە و حەرەکەیان نەما
هەموو ئەرگیان هەرقەن بوو چوبوونە پەناگدان خوان مات کرد بەڵێ کاچ خۆم برێم چ بکەن حرەکەنەمە ئەو جارەی هاتنە سەر هێلکۆپتەری بە هێلکۆپتەری هاتوێ دەکرد هێلکۆپتەری دەشتێ دەمی یەک دوو تۆپم تێدەگرت هێلکۆپتەر هەر دەهات دەڕۆی بەڵام ئەمن کە دەڕۆی جێیەکەم تەزیل دەکرد بەڵێ ڕقەمی جێگایەکەم زخنتی دەنووسی ڕۆژێک لە ڕۆژان پێش نیوەڕۆیە تەماشام کرد هێلکۆپتەرێک هات ئەو جێی ئەمن تەزیلم کردی پێشتر هات لەوێ نیشت زیرەک گۆداوتم لێدا لە فلانجێ باش وەڵام زیرەک تۆپی تەقاند تۆپ ئەتوبڕ ڕاست بە تارێکەوە تارە ئاخری گرت و سووتا بەخۆی بە دەماعاتی کە تێدا گوتم ڕاوەستە دارێز ئەو دوو سووتا ئەو تارە ئێستا ئێچی کە دێ دوولەی نەکەی زیرەک بەس تۆپەکەت ڕاست کرد ئاوەکان ڕاستکەوە دەرەجە و مەرزی هەموو تەواوکە و حازر بە باش كم دزام استا تلفون هذاك على قرم عسكر دري او قائد فرقه امر ديواي تشو تو غريندار او كجرا او تيو خيرا تتعرش دبي او نبا بالله فعلا يساعد بيتويا كبتر تعرش ديك هلا تنيش تجو تم زيرك ليدا والله زيرك ليدا رات ابيش ببركو بالله ابيش تاو اغريجيت هذا تنيش تبي والله دي قوتم تطوب سريق ليدا تطوبم جدا تعرم كل لي بري ئەوانە مانەوە لە سەرچای تا شۆڕش تەواو بوو پاش شۆڕش هاتن تارەکانیان باشە ساڵی 75 کە نەکسە بەسەر شۆڕشایەت ئەو تۆپانەی چیان لێها تۆپەکانی شۆڕش چیان لێها ئەو تۆپەی ما مەسەلا ئێمە لە پشتی پرنگانێ پێشمان حکومەتە پشتمان چیایە چی لێ بکەین خوا حافظ بەجێمان هێش تۆپمان لەوێ بەجێ حکومەت لە خۆی بردی یانی نەتان برد لەگەڵ خۆتان پێمان نەک بەڵێ پێمان نەدەکرا چەوەی بن بناولم پێشمان حکومەت و پشتمان چیا ڕێنیە چی لێ بکەین باشە کاک ملازم ئێوە بۆ درێژەتان بە شۆڕژ نایە لە 75 بۆ درێژەتان بە شۆڕژ نایە ینی شەڕ بۆ بەردەوام ئەو جا کە شۆڕش تێک چوو ئەمن هەستام چوومە حاجۆمەران جنابی مەلا مستەفای لەشی وەڕەشی بوو ڕۆژ گوتم دەوا بچمە خزمەتی بزانم قسەک باسەک وەڵا چووم کاک مەسعود و سابیری برای بەڕەحمەت بێ لە جێ سکرتێرەکەی دانیشتبوون سەلامم کرد گوتی کاک خدر ورەت کووە کاک مەسعود تم وەڵڵاهی کاک مەسعود ئێستا ئاواتم ئەوەیە ئەشکەفتەکانمان پڕ دەرمان و پڕگاتاغ و پڕ خواردن و پرچەک و پڕ بلێ دەست پێنێ بە شۆڕشەکەی وای گوتی وەختە چەند خۆشە خۆزیە تەرمی من لێرە بەجێ منی بەس نێمە ئێرانی خوار ناگرێت دیا تەرمەکەم لێرە بەجێ مابی بەس نێمە ئێرانی کاک مەسعود وای کاک مەسعود وای وەڵی تر چوو مەلا مستەفای گوتی خدر هاتێ گوتی بابێتە ژوورە وەڵا چوم هەژاریش لەوێ بوو دانیشتین گەلێک قسەمان کرد ئەمما لۆ پاشی هەنجینێ تووشی حەبیب کەریمی بوو خوا عەفوی کاوی مرد گوتم کاک حەبیب شەک و شماکۆ جار بە عەرەبی قسەی دەکرد دی ئەگوڵنا گوتم گول گوتی من ظلام إلى أظلم من ظلام إلى أظلم فعلا أتى أور من ظلام إلى أمريكا بو أمريكا كاك أمريكا وبريطانيا باشا أخير دانشني تو أو هيك لقى ملا مصطفى بوي چی ود ملا مصطفى چی باسی چی تان کرد لەگەر مەلا مستەفای قسەی عامی باز کرد قسەی عام یەک لە شتەکانی گوتی کە تازە سیلاحمان هەرگرت و شۆڕش دەستی پێکرد بوو جەماعەت دەچوونە گوندەکە دیان نەبوو بوو کوزاوە یا تاوی خوان بەجێ دەهێش دۆمە پێشمەرگا ناوی دەنووسین تی پاشبینەکی پێیان گوتم مەلا مستەفا پێشمەرگەکان دەستگیر دەکەن گوتی هەمیشتە حەجوب مام کوڕکو پێشمەرگی من دەستگیر دەکەن گوتی ڕۆژێکی جەماعەتم هەموو خڕ کردەوە جانتایان پێ بوو گوتم جانتایەکانتان لەبەر دەمی خۆتان بکەنەوە گوتی کردیانەوە گەڕام تەفتیشم کرد دڵکی ئافرەتانی هەشت ژنانم لەناو جەماعەت هەشت کەسان دەرینە ئەو قسەی خۆتی گوتی گوتم وەرنە دەرێ گوتی هەشتەکات نەدە گوتم ئەو جلکەی لەبەرکەن کوڕە دەخیل و ئامان نابی و ناکرێت لا مادام ئەوەندە نەفتیان کەمە دەبی لەبەریکەن گوتی ئاڵە جەماعەت نەیان هێشت و عەفوم کردن دهجار بەڕەحمەت پێ بوو کە مەلا مستەفا ئەگەر ئەوێ ڕۆژی دەستی وانت بە بڕی باە ئەو ڕۆ تووشی ئەو نگبەتەی نەدەبوو وەڵی ئەوای پێ بوو باشە کە ئێوە چوونە ئێران چوونە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ لەوێ بڕیاری چیتاندا بۆچی گەڕایتەوە بۆ عێراق تۆ
هەموو هەدفمان ئەوە بوو کونێک دەرکەچی بینینەوە بچینە ئەوروپای هەرێن بەڵێ بڕۆین چونکە کاکە کە شۆڕش تێکچوو چوینە ئێرانێ هەمووی لە سەدانگی خراتر بوون ساوا وەکو سقی هەر تێمان بڕ بەڵێ نەمان دەوێرە چۆ بچین کا بەرگەت بەرگەت پێنی هەڵا حەبس لۆ حەبسخانەی بەڵێ وڵا ئاخری ئەمر ئەوەندە بێزار بووم وەختێکی حکوومەت هات چوون پێم گوتم کاکە پاساپۆرتێکی بدەنە من ئەم دەڕۆم دەستمە ئەوروپای لێرە نامینێ بەڵێ گوتیان باشە تەلفۆنمان لۆ بکە لە فڵاندی ئەمە پاساپۆرتت بدەینێ بەڵێ وڵا ئەمنی چون تەلفۆنم کرد لە تەلفۆنەکەی ساواک مراقبەی لەسەر دانایە زانی ئەمنم لە ئوتێل لالەزارم چوو بوونە ئوتێلێ گوتبوویان کام لازم خدر گوتبوویان وڵا لێرەیە بەزستا لێرەنی دێتەوە لەوێ دانیش بوون ئەوێ ڕۆژێ ئەمن ئەلئاسان داوەتی شەمسەدین مفتی مەنیوڕۆیە ئەو داوەتی کردیم وەکتم سەر داوەتیوی وڵا وەختێکی چوومەوە لە بۆ سەر داوەتەکەی دیتم پێیان گوتمن ئەوم لازم خدر هەر یەکسەر ڕازبوونەوە گوتیان وەرە ساوا بکە کاژوورەکە گوتمەوە تا جانتاکەت پێچەوە جانتان پێچاوە پیریان گرتم تڕمبێل گە دەرکەت بر ناو تڕمبیان چاویان بەستمەوە پارێکیان بەسەریەوەنە چیەوە نازان چم لێ دەکەن نازان لۆ سیزنی ئەڤین وەڵا وەختەشی تەماشام کرد شرق و هۆڕی دەرکەی ئاسن و قوفران دەکرێتەوە ئەمنیان ڕاکێشا بردمیانە ژوورێکی بەڵێ لەکوێ لە سیزنی ئەڤین لە تاران بەڵێ لە تاران وەڵا لەوێ جلکی حەبسخانیان قۆندرێکی پیسی ناکای ناڕێک لەیاندانە گوت هەو دیلکانت بگۆڕە ئەوانە بەرکە وەڵا هاکە لەوێ حەبسیان کرد لە ژوورێکی ئینفرادی دەودا وەرە ئەتو لەو قوربەسەری و دەرسەری سەدامی هەرێ پاش ئەو هەمومە ئاسات و کارەساتەی ئەودا بڕۆ ئێران هەم ئەوها سەرمان لە قوڕێ دەنێ هەم ئەوهاش ڕاومان دەنێ چەند مایتەوە لە زیندان هەفتەک مامەوە هەفتەیە بەڵێ چەندتە نین مفتی دێ دەرێ کاخە دەر کوڕە وڵا دەرێ چاوار گرتی و بردی بەڵێ وڵا یەکسەر دەستی یەقەی چاواک دەری چونکە ئەو ممثلی مەلا مستەفای بوو لەگەر ئێرانی عیلاقەی هەبوو لەگەر شای بەڵێ دەرێکا ئەو کارتان لۆ گرتیە ئەمە ئاگامان لێ نییە ئەگاتان لێ و دەزانن لە چێ و دەنگۆم دەوێتەوە نام دەنە دەست ئێستا چمەکی چای شکاتان لێ دەکەم وەڵا لەو ترسەی بۆ پێیان بابە دەدەینەوە بەڵام یەک دوو ڕۆژی دی وەڵا کونی هەفتەکی لەوێ مان پاش هەفتەکەی بە شەقی شەمسەدین مفتی بە وڵایان کرد کە هاتینەوەش لە مەهاباد ڕاحەرەکەمان کرد ئەو عالم بخڕبوونەوە کاکە کە لە هۆڕنی گریانیاندا جەماعەتێک بووینەما والله نیسان ئاگری تێ بەردەبوو هەندە خەمیان بوو فەقیران ئەوان باشە کە گەڕێنەوە لە بەغا و لەو شوێنانەی کە بەناو عراقایەن باس لەواکرێ بەردبارانیان نەکردن دارێک هاتی نەحدود مای دەوێت سڕێسکرا نۆری لەقنی بەڕی لۆری درێژەکان کاکە بۆ عەسر ئەمەیان بان کرد یاڵا سوەری لۆریان بن ئەو ژن و منداڵ و پیر و جاهر و هەموو ڕۆیشت لۆری کەوتە ڕێ لە ڕێ دەگەیشتە تەسەکی خێرا دەڕۆی کابراسار بە ئەمدەن دەستەی ئەوەی دەکرد ستاپی دەگرت جاوەرە ئەتو لە سورعەت و لە تەسەی ستاپی بگرە ئەو عالەمە قوڕ بەسەری سەری چی بەسەری وەک ئەوەی بەسەریەکدا دەکە ئەوە ئەمەی هەتا گەیاندا بەغدایە بەغدا ئەو وەختانە بۆ ڕۆژ کاکە کە ئەمەیان دیت بە دیلکی کوردی ئەوە نێمان تێوان وەرهات بە تف و بە بەرد و بە جوونان ڕدممان کرد ئەوە بەردیان پێدا دەک ئەمەش بەرەو جنوب بەرەو دیوانی ئەوە دەڕۆن وەڵا ڕۆیشتین نەجاتمان بوو هەتا گەیشتینە دیوانی ئینشاءڵڵا وە سەعات دوانزەی شەوێ لێرە لە دیوانی دامان دێنن نەوەڵڵا لەوێ تیان پەڕاندین چوینە سەحرایە لە ناو شاری چوینە دەرێ چوینە جێگایەکی تۆ سەریفەیان کردیە لەوێ بە پوش و بەدار و بۆتانە لۆریەکی ڕاوەستاتان کرێک ئاوکی بۆ بنی تێدا فەردە قەسمی ناو کورتکوژەکانی ناو خۆر و تۆزیشت و دانرایە بەکاکی خۆم سەمونی ڕقیش ئەوە تۆز و خۆری بەسەر داداون چەندی حەزر لێ لە خۆت خۆ بکەیت سەمون و خورما چەند مانەوە لەوێەوە ئەمن مانگێک مامەوە تقریبا مانگێک
دوای گەڕایتەوە باش بۆ مانگە شوێ بۆ هەولێر بۆ کۆیە بۆ هاتمە ناو شاری ڕێیانداین بەڵێ لەو تێلێمە بۆ دەمانگر لەو تێ لە ناچی بەڵێ حتا تەعینیان کردم ئەو دارێ لە کوت تەعینیان کردم لە وەخت بەڵێ بەکات پێ حسابات باشە معاملەی خەڵکە عەرەبەکەی ئەوێ چۆن بوو لەگەڵتان لە ماوەی ئەو 4 ساڵەیە عەرەبەکان ئەوەندە خزمەتی و عالەمەیان کرد کاکما بەڵێ وەڵڵی خوا هەر ناگری وەکو دولسۆز و برایەکی زۆر بەڕێز خزمەتی ئەو عالەمەیان دەکرد بەڵێ زۆریان خزمەت کردی خوا هەر ناگری بری گلەیمان لیان نەبینا وەڵڵا گەلێک باش بوون باش بوو ئارێ وەڵڵا بەڵێ بەڵام ئێوە ئیتر عەلاقەتان لەگەڵ شۆڕش و ئەوانە نەما گەڕانەوە خۆرە نەما بەڵێ ئەی کەی گەڕایتەوە بۆ هەولێر یعنی کەی خانەنشین کرای ساڵی هەشتا گەڕامەوە هەولێر هەشتا بەڵێ هەر ئەمیان تەعین کرد بە موظف لە مصب العامیان پێدەگۆ بەڵێ ئەلەوێەوە نەقل بوومەوە دایرەی ڕێی ساڵی هەشتا ئەویش تابوو ئەحمەد حەسەن بەکر و 100 ملیان لە بەرملیەکنا ئەوە نەتیجەی وەی بوو دەنها ئەگەر ئەوە نەبایە ئەمە هەتا دەبیلوێ بنە هەمویان ڕەنگە هەر بکوشت باین فالیان دەکردی بەڵام بەواستەی و ئەوان تێک بەربوون لەبەر تێبەربوونەکەی خۆی ئەو ڕقیبیا و ڕۆیان کاکە قەیدی ناکە بگەڕێنەوە ئەمەیان ئیزندا گەڕینەوە دەنە دەگەڕینەوە من شتێکی تایبەتم نەماوە لێت پرسم ئەگەر تۆ خۆت حەز بکەی باسی شتێ بکە یەگینا سوپاس دەکەم بەوەی کە بەشداریت کرد و هەندێک لەو بەسەرهاتانەی کە لە ناو شۆڕش و لە ناو بڵێن لە عێراق و لە ئێران و ئەمانە بەسەرەتات بۆ بینەرانمان جێڕایەوە سوپاس دەکەم بەوەی کە لەگەڵمان بەشدار بووی زۆر زۆر سوپاسم دەکەم خوا موفەقت کە گەلێک بەخێر بێن ئەمن ئاواتم ئەوەیە هەرچەندە ئەو ئاواتە بوویتە حەسرەت ناو دلی زانایان و شاعیران و تێگەیشتانی کورد یەکگرتن دوورکەوتنەوە لە خراپەی سەرکەوتنی کورد وەلو ئەوە تەنها حەسرەتە ئەوەندەم ئەمیش حەسرەتە وەکو هیوادارم کە ئاواتەکەت بێتە دی و کوردی ژێک بگرێوەکو میلەتانی تر بە ئاواتەکەی خۆی بگات و ئینشاءالله زۆر زۆر سوپاس دەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمان کە لەگەڵ کاک گولازم خەدر بوو پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتێکی دیکەی و بەخواتان نەسپێرم تێڕوانینی مامۆستا لەسەر شووعیەت و چەپ و ئەمانە چۆن ئەوە نەبوو ڕخیان لە باوکم بێت کە باوکم دژایەتی لەگەڵ کەس ناکرد دەرکەوتنی باوکم بەو جۆرە لە بیارەوە بیارە بۆ ئەو شوێنێکی مقدەس نەها جار وتێتی ئەگەر قورئان بێت و خوا نەکا بفەوتێ ئەتوانم بەبێ غەڵەتی شەدەیەک کەسرەیەک زەممەیەک من بینوسمەوە و بیپارێزم کە باوکم شیعرەکانی مەولەوی ئەخوێندەوە فرمێسک بە چاویە هاتە خوارد ئەوەنەی خەریکی ئەدەبیات بوو بڵێن بە ئێمەی